بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە تاعاتمان لێ قبولکە، عیبادەتمان لێ وەرگری، ڕەمەزانمان پیرۆزکە، بەرەو جەژنەچین ئینشاءالله، دڵمان خۆشکە، خۆشی خۆی بخاتە دڵمانەوە، خۆشەویستی خۆی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، دینەکەی، ئەهلی چاک و ئەهلی خەیر و هەروە ئەوەی خۆشیە خوای گەورە بێتە ڕێگای هەموو لایەکمان. حەز دەکەم ئاخر ڕۆژ چەند موژدەیەکی خۆش دڵی خۆم خۆشکەم و دڵی ئێوەش خۆشکەم بە یەکەوە. تەبعەن ئێمە 30 ڕۆژە بە ئیزنی ئەڵڵا گیاناین بە ڕۆژوو، ئەوانەی کە ڕۆژوومان کردووە و ئەوانەیشی کە نەیتوانی ڕۆژوو بگرێ فیدیەی داوە هەر وەک ئەوەیە بە ڕۆژووە. و لەگەڵ ئەوەیشی کە لەسەری نییە هەندێکمان سەرەکەی هەر گردوێتی وەک منداڵەکان هەیە لە سەریانشنی هەر ڕۆژویان گردووە، و هەندێکمانشێ نەخۆشن سێرەکەی هەر زەختیان کردووە لە خۆیان، یعنی هەر ڕۆژویان کردووە. لە دوای ئەمە 30 ڕۆژ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵاتێکی پێداوین لە ڕەمەزانە. زۆر جار ئێمە خەڵاتەکان ئەبێوە خۆی تێبگەین بۆی ئەم خەڵاتە شیرینانە. ئێستا تۆ ئەوەی زەکاتی بوو دایی، ئەوەی ڕۆژ بوو کردمان، ئەوەی ختمی قورئانی بوو تەواو، ماینەتەوە لە ئاخر ساتەکانی ڕەمەزان بەرەو جەژن. لەم ساتانە خوا فەرزێکی تری داناوە، فەرزێکی تر، بەڵام لە شێوازێکی بچووکتر، ئەوش فەرزی سەرفترێ. بڕۆڵا برنجە دەی، پارە دەی، ئاردە دەی، ئەوە باس ناکەین، ئەو جانبەوازی لێ بێن. ئێستا ئێمە ئەوەنە مەشغوڵی ئەوەین ئەسڵی سەرفترەکەمان لە فکر چووە، بزان مەبەست حکمت چییە لە سەرفترە، سەبەب چییە لە سەرفترە، بۆچی سەرفترە فەرز کراوە. ئەمە گرنگە خۆی ئەسڵی سەرفترە لێرەیە، نەک لەوەی ئێمە بڕۆین مەشغوڵین بە شتێکەوە ئیش ئێمەش نییە، خۆمان مەشغوڵ کوردە لە خوت و خوڕایی. زۆر جار لە باتیەوەی خێرمانش بگا، لەوەی تووشی شەڕش بین لە قسەکردن، ئەمانە قسەکەین لەو بوارە. سەرفترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکی مبارەکی هەیە، ابن عباس ابن عمەڕی گەڕێتەوە، ئەفەرمێ فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر طهر للصائم من اللغو والرفث وطعمة للمساكين. ئەفەرمێ ئەم دوو سەحابە نازاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرفترە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم فەرزی کردووە لەسەر ئێمە. بۆچی؟ بۆ ئەوەی ئەو کەسانەی هان بە ڕۆژوو ئەگەر وشەیەک، کردارێک، شتێکی بچووکیان کردووە، گوناحێ، تاوانێکی بچووک، ئەم سەرفترە ئەچێ ئەوانە گشتی پاککاتە هەمووی لە عادا. یعنی بە کوردەکەی بڵین نوقسانی ئەم 30 ڕۆژێ ئێمە چیمانەیە؟ بەم سەرفترە پڕێکەینەوە، ئەم سەرفترەماندا چیەکەین؟ پڕێکەینەوە. کە دات ئەو سەرفترە ئەبێتە ئەوەی پاکردنەوەی بۆ ڕۆژوان، ئەهلی ڕۆژوو پاک دەبێتەوە. و ئەفەرمێ دووەمیانش بۆ چییە؟ بۆ سوپاسی خوایە. ئەم سەرفترە ئەدەی بۆ سوپاسی خوایە. بۆ لەبەر خوای گەورە 30 ڕۆژە 8 دەرگای بەهەشتی لە من و تۆ کردەتەوە. بەس لە ڕەمەزانە هەیە دەرگای بەهەشت بە کاملی 30 ڕۆژ و 30 شەو بکرێتەوە. ئەمجا 30 ڕۆژە دەرگای دۆزەخی داخستووە. ئەمە دوو. سێهەمیان 30 ڕۆژە شەیتانەکانی هەموو لایەکمانی کۆت و زنجیر کردووە. ئەمە سوپاسی خۆی ناوێ. ئێمەش هاتوین ئەم سەرفترە ئەدەین یەک بۆ ئەوەی هەرچی نوقسانیمانەیە جێبەجێی کا بۆمان ئینشاءالله، و پاشانش ئەمە بۆ سوپاسی خوا لەمانە خوای گەورە بڵێن خودایە ئێمەوە ڕۆژوومان گرت، خودایە لە پاڵی ڕۆژۆکەشە ئەوە فدیەکەش دەدەین، خوایەگە هەرچی نوقسانیمانەیە بیخە جێگای، بۆ ئەی کامڵ بین کە دەرئەچین لە ڕەمەزان بە کامڵی دەربچین. ئەمە دووەمیان. سێهەمیان بۆ چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئەڵێ وطعمة للمساكين، بۆی ئەو فەقیرانە، ئەو هەژارانە، یان ئەوانەی کە هەشیانە و بەشیان ناکە،
وەک ئێمە جەژن بکەن لای کەم وەک من و تۆ جەژن بکەن کە بەعینی من و تۆ ئەچین و بۆ ماڵەوە مناڵەکانمان گشتی جلی بۆ کڕین ئەبێ ئەوانە جلی بۆ بکڕین لەسەر ئێمە ئەگەر ئەوان نانەوێ بۆیان بسین لای کەمیش نابێ خۆ ناکرێ ئێمە چێشتی جەژنمان بەدڵی خۆمان لای ئەوانیش نەبێ یعنی بگەڕێ هەر ماڵێک ئەزانی لە جەژنە گۆشتی نییە کیلۆ گۆشتی بۆ بکڕ نیف کیلۆ گۆشتی بۆ بکڕە خێر دەگا مریشکێکی بدەرێ خێر دەگا هەروە سەدەقە ئیسە سەدەقە ئەمەیە لەم دوو ڕۆژە ئیتر بەسێتی نە خورما نە ئاو وازی لێ بێرە بێەوە جانبێکی تر هەموو شتێک کات خۆی هەیە سەرفتر داوە قەیچەکە دەست خۆش بێ خوالێت قبول کە هەر کامنی داوە بێرەوە گەرەکتە خێر بکەم یارە نەیگەرە لە قوم ببەخشیتەوە نەیگەرە نانە ساجی بکەی ئەمانە سوودی هەیە بە سوودەکەی زۆر نییە بڕۆ مریشکێک بکڕە بیدە ماڵێک ئەمە خێری گەورێ منەی خێر گەورە بکە بۆ خۆت بڕۆ ئەگە هەتا کەمێ ئیمکانیەت باشترە کیلۆیە گۆشت بسێنە بیدە ماڵێک ئەمە لای کەم ئەگەر ئەم تش نییە بێرە خوارەوە 2 کیلۆ برنج ئاوتەماتە و شتێک دەی بابەتی جەژنی بکە کیسەیەک بیدە ماڵێ با بۆچی جەژن ئەگەر ئەم تشنا مناڵێ هەتی و ئەناسی مناڵێ دوان بی بە 2 جلی بۆ بکڕە لەگەڵ مناڵەکەی خۆتە مناڵی خۆت بە تەنیا مەوە بۆ بازار مناڵ ئیسە تو فکرەکەی تۆ مناڵەکەم کەلپەلی بۆ بسێن ئەیدە فکرێکشکەرەوە لە ناو کۆڵانەکە تا فکرێکەرەوە بزان ئەم کۆڵانەی من هەتیوێکی تایە ئەگەر نییە ئەگەر هەیە ئەوە بڕۆ بدە لە قاپی یان لە بازار 2 قەمیسی بۆ بکڕە 2 کراسی بۆ بکڕە یان کراسیە بۆ ژنەکە بکڕە بێژە ئاژنەکە بیبە بۆ دراوسێکەمان ئاژنەکە بیدە مناڵەکانیان یا مناڵەکانیان بێرە بێژە چین هەتا ئەولا شتێکیان بۆ بکڕە دڵیان خۆشکە ئەمانە گەورەترین خێرەیسە لەم ساتانە خەریکە دەرەچین لە جەژن بەخوا گەورەترین خێرە ئەتوانی بەمە دڵی یەکێ خۆشکەی ئەکەویتە بەرەو حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنفع الناس ئەفضل الناس کێ لای خوا زۆر بەڕێزە ئەو کەسەی کە سوودێ بۆ دەوروبەرەکەی بۆ موسڵمانان کەواتە خواردنی هەژار تر لە هەموو ڕوانگەیەکەوە بتوان تۆ یارمەتی یعنی ئەمە سەرفترەمان بۆ ئەمانەیە یەکەمیان بۆی خۆمان پاک بینەوە دووەمیان ئەوەی سپاسی خواکەین سێمیانیش بۆی هەژار و نەدارەکانمان کە چی بێ کە هەژار و نەدارمان دڵخۆش بێ و مژدەیەکی ترش ئەوەیە آخر ساتەکان وكان يطوف في آخر ليلة من رمضان آخر ساتەکانی رمضان ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەگەڕا بەناو خەڵکە هەیت خۆزگایە بمزانایە ئەممان ڕەمەزانە لێکێ قەبوڵە بۆی بچم بێژم یا ڕەبی پیرۆزت بێ خۆزگایە بمزانایە ئەم ڕەمەزانە لێکێ قەبوڵ نەبووە بڕوایم سەرخۆشیم لێ بکردایە یعنی ئەوەنە غەمی قەبوڵبوونیان بوو ئەوەنە غەمی کرداریان نەبوو کردار چەندێ زۆرەکەی گرنگەوەی خوا قەبوڵیکە خۆ ئەوە نییە شەت زۆرەکەی ئێستا ئێمە ئەڵێن خودایە هیچ نەبێ هەر ڕۆژەکەمان لێ قەبوڵکەی بەڵام ئێمە ئەو خوایی کە بناسین جەلە جەلالوو بەو میهرەبانی و ڕەحمەتی خۆی تەئکیدین ئینشاء الله تعالی هەمووی لێمان وەرەگرێ ئێمە وا گومان ئەبین گومانمان چاکە بەرامبەر بەخوا خوش بە گوێرەی گومانەکەی چاکەکانی خۆمان لەگەڵمانەکە چکۆمە پێغەمبەری خوا فەرمی هەر عەبدێ بەندەیەک مسلمانێک گومانی چاک بەرێ بەخوا خوا چاکی بۆکە چونکە قەزدی ئەمە چی بوو ئیمام عەلی قەزدی ئەوەیە خۆزگایە بمزانایە هەر کێ بوایە ئیتر خۆشبەختی بۆ خۆی لە دنیا و لە قیامەتایە کە بۆ خۆی عیبادەتەکەی لێ قەبوڵ کەواتە ئەمە ئەوە گەێنێ کە ئێمە لەمە دوا غەمی سەرفترەکانمان بخۆین ئەوەی کە دایەتی دەستی خۆش بێ خوا قەبوڵی بکە ئەوەشی کە نەیداوە ئەتر هیمەت کە و لە فکری نەچێ و پاشانش دوعا بە چڕ بکەین ئەم ساتە ئەخیرانەکەی بە تایبەتی ئەم یەوارە تایبەت بکەین بڵین خودایە بەس ئەو دوعایە دووبارەکەین لە دوای عەسرەوە چەند سەعاتێکی ماوە خوای عیبادەتی ئەم مانگەمان لێ قەبوڵکەی ئەم دوعایە بەردەوام بکەین خوای ڕۆژومان لێ وەرگری خوایە قورئان خوێندمان لێ وەرگری خودایە لێ تەپاڕینەوە زەکات و سەرفترەمان شەو نوێژیمان تەراویحمان ئەوەی چاکەیە بەردەوام بپارێرەوە بڵێ خوایە خۆتە زانی
آخر ساعتی ڕەمەزانە سەعاتەکان ئەوە تا ئەڕۆی ئەوە گەیمانە بەربانگی ئێوارە خوای عیبادەتەکەمان لێ قبوڵکی ئەوە گرنگە چونکە ئەم ساتانە کاتی ئەمەیە بەڕاستی دوعا بکەی بۆی هەموو شتێک لە ساتی خۆی لە کاتی خۆی فەزل و گەورەی خۆی زۆرە خۆی ڕەحمە و لایکمان بکە عاقبەت خێرمان بکە ڕەمەزانمان مەقبول بێ إن شاء الله تعالى عبادتمان مقبول بێ إن شاء الله تعالى خير و صدقاتمان مقبول بێ إن شاء الله تعالى خوای گەورە جەزای هەموو لایەکتان بداتەوە بەخاتر گەورەی خۆی یا ڕەبی خوای گەورە لێتان ڕازی بێ بەخاتر گەورەی خۆی لە هەموو لایەکمان کەوا لەگەڵمانە بوون ئەم ڕەمەزانە پیرۆزە ئەوەی کە ئێمە وتومانە لەگەڵمانە بوون بە قسەمانتان کرد خوای گەورە لێتان بەخاتر گەورەی خۆی ڕازی بێ لەو برایانەی کە خزمەتەکەن هەر کەسێ خزمەتی ماڵی خوای کردووە مادی و معنەوی عیبادەتی کردووە لە ماڵ خوا هەر خوا لێ قبوڵکە ئەو برا بەڕێزانی کە بەرنوێژیان کردووە خوای گەورە جەزای خێران بداتەوە بە ئەندازەی هەزاران قات ئەو برا بەڕێزانەی کە ئێواران سفرەیان بۆ داناون خوای گەورە لێیان قبوڵکە چی گەنجەکان چی پیاوە تەمەنەکان ئەوانەی کە مزگەوتە شۆن ئەوانەی کە یارمەتی داوین بۆ مزگەوت بۆ ماڵەکانی خوا ئەیرێ و ماڵەکانی تر خوایە ئەوەی عەمرەی کردووە لەم مانگەدا خوایە بەڕووی حەجێک بۆی بنووسی بۆ خاتر گەورەی خۆی بەری بخەیتە سەر ئەو فەرمایشتە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و هەر کەسێ لە حەج لە ڕەمەزانە بێت بۆ عەمرەوەکەوەی لەگەڵ منە حەجی کردو خوای گەورە بەو نیەتە بۆیان بنووسی بۆ خاتر گەورەی خۆی خوایە هەر خێرێکمان کردو بۆ مردوەکانمان لەم مانگەدا خوایە لێمان قبوڵکەی بۆیان بنێری قەبرەکانیان بکەیتە باخی لە باخەکانی باش خوایە لێ تەپاڕین و ڕەحم بە باوک و دایکمان بکەی ئەگەر ماون لەشیان ساغ بکەی تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بکەی یا ڕەبی هەر لە ناومانە بیان تێلیتەوە تەمەنیان درێژکەی بە سیحەتی چاک و باش خوایە ڕەحم بە پیاو بە تەمەنەکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ئەڵڵا گیان لێ تەپاڕینەوە ئەوەی نەخۆشە ئەوەی نەخۆشی هەیە ئەوەی دوعای خێری کردووە یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕینەوە خوایە شفای هەموو لایەک بدەی ئەڵڵا گیان خوایە لێ تەپاڕینەوە ڕەحم بە ئەو پیاوە ڕیسپیانە بکەی ئەوەی نەخۆشە ئازارێک هەیە لە گیانە خوایە ئەم یێوارە هەمووی لەگەر ڕۆژەکەمانە کە تەواو دەبێت خوایە ئازار لە گیانمانە دەرکەی خوای ڕەحم لە وڵاتمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم لە وڵاتمان کە هەرزانی بخەیتە وڵاتمانەوە یا ڕەبی شەڕ و ئاشوب و خراپە و مصیبەت و وەی و هەموو خراپی لە وڵاتمان دوورخەیتەوە یا ڕەبی ئەوەی چاکەی و بۆم خەڵکە خوایە چاکی بۆ بکەی خوایە ئەوەی خراپە لە ناومانە هیدایەتی بدەی یا ئەڵڵا خوایە ئەوەی خراپە لە ناومانە هیدایەتی بدەی ئەڵڵا یان لێ تەپاڕینەوە خوایە هەر کەسێ قابلی هیدایەت نییە بە سووک و ئاسان لەسەرمان لا بدەی بێ کوشتن بێ بڕین ئەڵڵا یان لێ تەپاڕینەوە خوایە ڕەحم بە ئەو گەنجە ئازیزانە بکەی سەرکەوتویان بکەی لە دوای ڕەمەزان و دوای جەژن بۆ ئیمتیحان خوایە ڕەحم بە و ئافرەتەکان دایک و خوشکانمان بکەی و ڕەحم بە کچەکان بکەی یا ڕەبی هەر کوڕێک نیازی هاوسەرگیریە خوایە بۆی ئاسان بکەی هەر کچێک نیازی خوایە گیان هاوسەرگیریە خوای بگەینێتە حەڵاڵی خۆی چی کوڕ بێ چی کچ بێ آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته